خلق کردستان کم پیروز با سری بارزان کم بو سال 2019 ان شاء الله سال خیر و خوشی بیت و کیف خوشی بیت و کی 2018 نبیدن ان شاء الله پیروز بین دای که شهیدات کم خوش که شهیدات کم ان شاء الله سال خیر و خوشی بیت بختوری بیت بو کردستان بو گله کرد سرتا ساڵی نوێ پیرۆز بێ لە هەموو دایکی شەهیدان و بنەماڵەی شەهیدان و هەروەها لە هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی هیوادارم ساڵێکی پڕ خێر و خۆشی بێ بۆ هەموو کوردێک بە تایبەتی لەم ساڵەدا لە ساڵی 2019 بتوانین بگەین بە هیوا و ئاواتەکانمان و لە ساڵی 2018دا چەندە ساڵێکی زۆر خۆش بوو بەڕای من هیچ کێشە و گرفتێک نەبوو هیوادارم ساڵی 2019 بۆ کورد ببێتە ساڵێکی پڕ خێر و خۆشی. ئینشاءڵڵا ئەو ناخۆشیانە و ئەو کار و کارەسەتانەی لە 2018 بەسەر ئەو میلەتەدا هات ئینشاءڵڵا لە 2019 هیوای باشتری بۆ خوازێن ئینشاءڵڵا هیوامان بە حکوومەتی تازەیە ئینشاءڵڵا حکوومەتی تازە حکوومەتی گەل دەبێت حکوومەتی میلەت دەبێت حکوومەتی فەقیر و هەژار دەبێت هیوادارم 2019 ساڵێکی پڕ خۆشی و شادی و کامەرانی بێ 2019 پیرۆز بێ لە هەموو گەلی کورد بە تایبەتی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس و هەموو ئەو کارمەندانێک کە ماندوو بوونە هیوادارم لە ساڵی 2019 سبیل لە ساڵی خێر و خۆشی بۆ هەموو خەڵکی کوردستان بە تایبەت بۆ برا پێشمەرگەکان.